بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و ئەمجارەش لە شوێنێکی جیاواز و هەروەها لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ئاودان بێ بە خزمەتەوەی خۆشەویست گەشتینەوە. خۆشەویستانوان نەزانن کە قەمسەڵم لە بەرانیە خۆرە تاویشە بەس وەڵاهی زۆر ساردا تەمەناوێکن کە ئینشاڵڵا هەمووتان پارێزراو بن ئینشاڵڵا لە دەرد و نەخۆشی و پەتاو هەڵامەت و پەسیوێ. خۆشەویستان ئەمڕۆ هاتوین بۆ گوندی ئیمامی زامن. گوندی ئیمامی زامن کەوتەتە کۆتایی گۆشەی با بڵێن شارە زوور بە لای هەڵەبجەی شەیدا. واتە ئێستا ئێمە لە بەردەممان بریتە لە شارەدەی سیروان کە هەر ئیمامی زامن بۆ خۆشی سەر بە شارەدەی سیروانەوە پارێزگاکەشی بریتیا لە هەڵەبجە. واتە ئێستا مە کەوتوینە خوارووی ڕۆژهەڵاتی شاری هەڵەبجە و ئێرە کۆتایی دەشتی شارە زوورە. لێرە بە دواوەی تر ئەو بناری چیاکان دەست پێک ئەو چیانەی دەوروبەری هەڵەبجە. خۆشەویستانم بەو هیوای کە ئەمڕۆ ئێمە لە ئیمامی زامن بەرنمەیەک پێشکەشکەین بە دڵی ئەوەی خۆشەویست بێ و چاو دڵی ئێوە ڕۆشن کاتەوە. بە تەئکید ئێستا دەشتی شارە زوور ماشەڵڵا ئەگەر چی با بڵێن ئێستا زووە و زستانە بەڵام ماشەئەڵڵا ئەم ساڵێکی خۆش بووە ئەلحەمدولیلا بارانێکی باش هەبووە بۆیە دەشتی شارە زوور ماشەڵڵا جوان سەوز بووە و خەلە و خەرمان وا بڵێنەوەی کە پێگوترێت دەخلودان ماشەڵڵا جوان هەستاوە. ئەگەر ئاوە بڕوا دە 15 ڕۆژی تر ئینشاءڵڵا گاتە ئەوەی کە کەروێشکە بکە. خۆی پەروەردگار وڵاتمان لە بەڵاو موسیبەت و ناڕەحەتی بپارێزێ و هەرزانی و فەرەحانیمان بۆ بێنێ ئینشاءڵڵا. فەرمون با پێکەوە ئەمڕۆ لە گوندی ئیمامی زامن بین. فەرموو. کاک لوقمان جان سلام علیکم بە دەوڵەت بیا. قوربانم بەخێر بێ قەسەت چاوم. سپاس دەکەم. کاک لوقمان ماڵت لە ئیمامی زامنەوە نیە؟ بەڵێ. ئیش و کاری تۆ چییە؟ وەڵای خەیی حەیواندارین و مەڕداری و تراوای. کاک لوقمان ساڵەکە چۆنە بۆ لەوە ڕوو بۆ ئاژەڵداری؟ وەڵا لەخوا بەزی ئەمساڵ زۆر باش بوو لە چاو ساڵایان ترا و لە ڕۆژ پێگەیشت و پەڵە زوو دایی و زۆر باش بوو. باشە کەواتە ئێستا تۆزێ مەترسی کەم بۆ تۆ لەسەر ئەوەی کە تۆ ئاڵفت دەست نەکەوێ و چوزانم جۆ دەست نەکەوێ و جۆ گران بێ و کا دەست نەکەوێ و ئەنی تۆزە لەوانە دوورکەوتیتەوە؟ وڵای لەخوا بەزی ئەمساڵ باش بوو ئەلە فەرزان بوو کات باش و کا زۆر بوو ئەمانە باش بوو. ئێستا حیوان تەڕ بۆ تۆ حتمما بەڵێ وایە حیوان کردیاخوا گیاکە خوددایم بین حیوان کردیاخوا جا موهیمە بزانین بەم سەوزەجیا تێرە بێ. بەڵێ سپاس بەخوا باش. ئەی کاک لوقمان تۆ ئێستا ئێواران یا بەیانیان ئاڵفیانەیە تێ؟ وەڵای بەس ئێران ئاڵفیان دەمێ من. ئەگەر بیان دێ چیانە دەیە؟ وەڵای بڕێژی جۆیە و گەلممە و کایە و ئەوانەی. کاک لوقمان تۆ بۆ خۆت هین ناکەیت ینی گەن و جۆ ئەوانە ناکەی بۆی سوود لە جۆیەکە ببینی زوود لە کاکە ببینی؟ نەوەڵای خۆمە نایکەڵی کڕین لە بازار لە ئەملاولای کڕین و یعنی نوێی دەینێوتەوە. تا چەند دڵ خۆشە بە ئاژەڵداریەکە؟ وڵا لەخوا بەزیە زۆر دڵم پێ خۆشم ساڵ باشە و پارەیەکە و ئەلحەمدولیلا خوای گەورە بەرەکەت داریکە. کاک لوقمانێکێک لە کێشەکان ئەوەیە زۆر جار مناڵ لەگەڵتان نایکا ینی مناڵەکان حەزیان لە شوانی نییە یاخود با بڵێن بە جۆرە لە جۆرەکان حەزیان لە شارە لە لادێ نامێنەوە بازای مناڵەکانی تۆ تا چەند هاوکارتن؟ وڵی تاسا باش بوون مناڵەکان وڵی دەبێت زۆبێ مەکتەبیان نێرە لەبەر مەکتەب دۆزیێنە ڕەحادە چوار پێنج ماوەیە لە بەرگشتیان و لە قزیەکە ئەوەی. کاک لوقمان مەڕ ئێستا وەختی زانی هاتووە؟ مەڕێ و خەی لە زان پاکە بێت و خەی تەوا بێت دووکت زیاد بۆ مەڕ. ناسەم جاران ئەیانگوت
مەڕ زستانە نەزێ باشە نازانم ئاگوت بەرخی زستان ینی سەرمایە و نامێنێتەوە شتی وا هەیە وڵای زۆربەی لەبەر ئەوە بوو دایتەکەی لاوازە بوو لەوەڕ نەبوو لەبەر ئەوە بوو زۆر شیریان و دەبەر بەرخەکەی زۆربەی لەبەرەوە بوو. کاک لوقمان شتێکی ترە ئەڵێن سەبارەت بە مەڕ ئێمە لە بازار ڕای بیستین ئەڵێن ماستی مەڕ بەس زۆر جار ئەبیستین ئەڵێن وەڵا مەڕ ماستی نییە چونکە ئەیدەن بە بەرخەکەی تا چەند شیرەکەی و ئیسفادە لەکەن یا هەر بەرخەکەی خوا وڵی ساحالن لە مەسلمەوە ئەمە بەهاران نەبیاوە تقریبا مانگی شیە و ئەو ناوە مەڕ بزیێت شی تا بێناتە تا مەڕ بەرخینە فرۆشێت یان نەبێت دووسانان شیری نییە بڕە ناکەم. کاک لوقمان ئەی تۆ پێم بڵێ بزانم ئێوە کە مەڕەکە ئەزێ بەرخەکەی لەکەیەوە گەنە گەڵداکێکە کە لەگەڵا بێ بۆ ئەم دەشت و دەرو ناومەرعایە وڵای تۆ پێک کاتەکە دیسا حالان لەبەر جاجا بێت لەبەر گوت نەبێ یا مانگی بسوێکی سێتر حیوانەکە دەرەوە بەخشەکە لەگەڵیە ئەکاتێکڵاوە بێت جاران ئەمان بیزە ئەنگوت دەشی شارە زوور بۆ حیواناری نابێ ئەنگوت لەبەروی قوڕە و سمی حیوانەکان تووشی عیلەت و ئەوانە هەبێ بەزانم ئەم منتیقیش وایە وڵی ئەمە دەقیمە باشە چونکەمەنی ئەم مەرعی هەیە ئەم مەرع باشە بۆ ئێمە ئەنا خۆی خودە شارە زۆر خۆدانی زستان کێڵات گەرموشتە مەجای نییە بەس ئەمە مەرع هەیە باشە بۆ ئێمە. ئەی تا چەند مەرعەکە ئی ئەوەیە کە ئینسان بمێنێتەوە لێرە ئەم لاولای بۆ نەکاخرە لە هەندێک ناوچە هەیە مەجبورن هاوینەکە لە شوێنێک بن و بەهار و زستانەکەش لە شوێنێک بن تۆ هەر لێرە لە ئیمامی زامنەمێنی وڵای ئەم نمەسی ساڵ لە ئیمامی زامنا مامە تۆ سپاس بخوا لە ڕێژی باشە و بۆ هاوین زستانی باش هاوین گڵۆجارەکە هەیە و شووتی هەیە و سەوزی هەیە و های زستانەکەیشی در ئەم مەرع عیبینە بۆ ئێمە باش. کەواتە لەم منتیقی چوزانم شارە زوور و ئەم نزیکی هەڵەبجەیە ئێوە ئەلحەمدولillah زۆر ناڕەحەت نابن بۆ بەخێوکردنی مەڕووماڵەتەکە وڵا سپاس بەخۆی ئەمە زۆر ناڕەحەت نەبین باش بوو لەوەڕی هەیە و مەرعمان هەیە مەلەبەری مەرعەکەەوە ئیمامی زامن لەبەر مەرعەکەی چاک. کاک لوقمان بۆ سارد و سەرما چۆنە تۆ شەوانە دایانەکەی دانخەیە بڵێن گەور و ئاغەڵ وشتیەوە یاخود لە پەچامێنەوە نا زانان لە تا بسێکی سێ لە ژوورەوە دوای بسێکی سێت نەورۆز ئاگری نەورۆز کراکێت دەرەوە. ئەی کاک لوقمان ئەلێرە کی مەڕە بڕنەوە وڵای تقریبا مانگی پێنج لە نوای بڕیت و 5 دەست پێکە بە ئازێ خۆتر جەوەکەی زانێت. کاک لوقمان ئێرە تۆزە گوازان گەرمە هاوینان بە تەواوی خوریەکەی هەمووی لەکەنەوە یاخو سەرپشتی دێڵنەوە نا ئێمە هەر گشتی لەکەینەوە سەرپشت نایڵینەوە ناوەڵا نایڵینەوە. ئەی تۆ پێم بڵە خوریەکە چی لەکەن وڵای خوریەکە جاران پارێکە بێسا پارانەکە مەجبوری فڕی دێت وڵا نایکەی بە کەپری هاوینان بۆ مەڕەکان وڵای جاجا باکە بە کەبر وتام شەپەکە سەوزایە حەسیر شتێ ئێمە کە زۆبێ بە وەکارین بە کەپر یاڕەبی خۆی گەورە مەڕووماڵات و ژیانتان ئینشاڵڵا ئاوادان بێ و هەمیشە بەرەکەتدار بێ ئینشاڵڵا قوربان بەخێبێنی خەسەر چاو سپاسانەکە بەخێبێنی خەسەر چاو خزمەتان بەڵە خۆشەویستان من زۆر کەیفم بەم جۆرە خانوویەت ئەم خانووە خشت و گڵ و سەربانگڵانە ئەنێکە سەیریکەیە چەند جوانە ینی شتێکی سادە بەڵام هەتا بڵێ جوانە ئەمە جاران پیانەوت داڵان ینی ئەلێرەوە بە تایبەتی ئەم ئەگەر یەک قات بووە قاتی خوارەوەی ئەمە پیانەگوت داڵان ئەم داڵانە بیلەمانە وڵاخ و هەروەها حیوان و ئەوانە زیاتر بۆ ئەوان بەکارێنرا ئەم ژوورانی خوارەوە بەڵام ئەگەر لەسەرەوە بکرایە پیانەگوت هەیوان یا پیانەگوت بەرهەیوان یعنی هەر ئەمە بیخەرە قاتی سەرەوە بیکە بە دوو قات ئەمە ناوەکەی لە داڵانەوە گۆڕێ بۆچی بۆ هەیوان یاخود بۆ بەرهەیوان
ماشەڵڵا شتێکی زۆر جوانە یعنی خۆزگە حکوومەتی ئێمە بیری لەوە کردەوە ئەم جۆرە فۆرمە ئەم جۆرە مەتەریاڵە ئەوە ینی ئاان هێشتە وەکو خۆی وەکو نمونەیەک ینی تۆ ئێستا کەسێک بێ باس لە مێژووی ئێرە بکە ینی مێژووی بۆ گرنگ بێ یعنی بە بیرکاتەوە بزانێ ینی چی لێ واتە چ فۆرمێک بای ئەوە کاکە ینی بیخاتەوە ناو ئەو مێژۆ سەرەتایی کە وەختی خۆی ئەم گوندەی لێ بنیاندراوە. خۆشەویستان ئەم شوێنانە چکە ئاسیان نزمە دایما زستانان تەمومژە ینی بە تایبەتی سەر ئاوەکە ڕووباری سیروان مەبەستمەوەیە کە لە دوامەوەی بینن ینی ئەم تەمە دێو دەڕوا بە تایبەتی پاش بارانان کە الحەمدوللا بارانێکی باش بووە و ئیترەوەک دەبینن ئەم تەمە ینی ئەگەرچی زۆر ساردە بەڵام بەڕاستی شتێکی زۆر جوانیشە یا ڕەبی ئاوەدان بێ ئیمامی زامن. کاک یحیا سلام علیکم. علیکم السلام و رحمة الله یا خوا بەخێر بێن سەر چاو بەخێراتی کەناڵەکەتانەکەم. سپاس دەکەین خوا قووەتیش بێ. یا خوا بەخێر بێن سەر چاو ماچەکەم. کاک یحیا تۆ پێم بڵێ ئەسب هەر بۆ سواری و ئەوانە ڕاگری یاخود وەکو هیوایەت و ئەوانە حەزەکەی هەت بێ؟ وەڵی من تقریبا 20 ساڵە خەریکی ئەسب و ئەسب سواریم وەکو هیوایەتێک وەکو حەزێک هەر لە مناڵیوە حەزم لە ئەسب بووە. ئیتر ئەوە مدەی 2 ساڵێکە دەستم کردو بە ڕاهێنانی ئەسب. باشە ڕاهێنانی ئەسب بە لەو بپرسین چۆن ڕاهێنرێ؟ وەڵا سەرەتا مەسەلەن نۆمایە بێچووە بڵێن ئەبێ بە نۆما ماین لە نۆما ماین لە 18 مانگ پشتی ئەگری سەرەتا پشتی ئەگری فێری سواری ئەەکەی ئیتر وردە ڕۆی لەگەڵیا ئەو مەسەر ئەو ڕاهێنانانەی کە تایبەتە بە ئەسب فێری ئەەکەی وردە ڕای ئەهێنی. با لەسەر پشتی قسە بکەین بزانین کە پشتی ڕاهێنی پشتی ڕقەکەی بە کوردیەکەی پێویستە پشتی نەرمەکە ناخر خۆی سەرەتا بۆ خۆی پشتی نەرمە نابێ زەختی لێ بکەی نابێ قورسایی بخەیتە سەری بەس چۆن والیەکەن کە پشتی فێر ببێ. وەڵی ئیتر وردە ڕایەهێنین سواری پشتێ بین دوای 2-3 ڕۆژی تر خۆی ڕایەت خۆی ڕایە ئیتر وردە مەسەلەن مانگ 2 مانگ 3 مانگ ئەڕۆین لەگەڵیا فێر ئەبێ وردە. باشە ئەمن بۆ نمونە ئەگەر کەسێک ئەسب سواری نەزانێ یەکەم جار بێ بۆ لا ئێوە چۆن فێری ئەسب سواریەکەن؟ وەڵایەتی چەند ڕێنمایەک هەیە ئەوێ سەرەتا ڕێنمایەکانی پێ ئەدەین یەکەم جار چۆن تەعامل لەگەڵ ئەسپا بکە چۆن سوار ئەبێ چۆن دەست بگرێت چۆن مەسەلەن غاری پێ بکە ئەوانە چەند ڕێنمایەکن ئەبێت مەسەلەن کەسی فێرخوا سەرەتا وەری بگرێت. ئەزانی لە جاندارێک بۆ جاندارێک هەیە ئاقڵە هەیە ئاقڵترە با بزانین ئەسب لە گیاندارە زۆر ئاقلەکانە ئەسب یەکێکە لەو گیاندارانەی کە زۆر ئاقلە زوو شتوەر ئەگرێت. تەعاملکردن لەگەڵ خاوەنی ینی ئێستا مەسەلەن تۆ خاوەنی ئەم ئەسپانەی تا چەند تۆ ئەناسن تەعاملیان لەگەڵ تۆیان نەرمە؟ لە 100% من ئەناسن یعنی تەعاملیان زۆر نەرمە. مەسەلەن ئەمە چەند ئەسپێک بەخێوەکەین تۆزێ غیرەیشیان هەیە لە ناوخۆیانە ئەچی بەلای ئەسپێکە ئەسپەکەی کە حەزەغا بچی بەلای ئەویشە. بابزانم کاک یحیا تۆ چەند جۆر ئەسپت هەر ئەسپی کوردی ڕاگریە ئەسپی تریشتێ؟ ئەسپی بە تایبەتی منتیقەکەی ئێمە ناوچەکەی ئێمە ئەسپی زیاتر کوردیە و عەرەبیش ئەو دوو جۆرە. باشە ئێستا ئەمەی جەنابەت ئەم ئەسپە کوردیە؟ ئەسپی کوردیە بەڵێ کوردی ئەسڵ.
ئێچێک بپرسێ بڵێ ئەسپی کوردی چۆن نەناسرێتەوە ئەسپی کوردی مەسەرەن لوتی تۆزیە قەوسە تۆزیە بەڵێ پانترە ملی قایمە دەست و مەسەرەن کاسەی سمی و دەست و ئەوانەی ئەستورە مەسەرەن کلکی پیاڵێن کەفەڵ ئەوەی کە مەسەرەن کلکی لەکوێ سەوزە بێ ئەسپی کوردی زیاتر تۆزێ کەفەڵی بەرزە ئەوەی کە مەسەرەن کلکەکەی پێوترێن نێرکسەی زۆر درێژ نییە کورتە یعنی ئەسپێکە کە مەسەرەن بۆ کوردستان خوای گەورە بە تایبەتی بۆ کوردستانی دروست کردووە لەگەڵ کەش و هەوای کوردستانە زۆر چاکە گونجێ ئەو ئەسپانێک کە جەناب ڕادگرتووە هەم ئەسپی کوردی هەمە ئەسپی عەرەبیەکەی هەردووچان بۆ سواری ئەشێن باڵێ هەردووکیان بۆ سواری ئەشێن و ئەسپی چاکیشن باشە وەکو جوانی وەکو زیینە چه ئەسپێک زۆر جوانە وەڵا لە هەموو جیهانە ئەسپی عەرەبی زۆر مەرغوبە بۆ زیینە بەڵێ بەخێوکردنیان تا چەند زەحمەتە لێرە بێ چیان بیتێ وەڵا بەخێوکردنیان ئیتر وێنجە و کا و بڕێش و جۆ ئەوانەیە دەیتێت تۆ زێ زەحمەتە بەخێوکردنیان لەگەڵ ئەوەی شا مەسەڵەن ڕۆژانە ئەبێ سواریان پێ بکەی بیانێنیتە دەرەوە پاکیان کەی تۆ یعنی بەردەوامە بێ چاودێریان بکەی باشە با لە ئەم جلوبەرگەی خۆشت بپرسم بازام ئەمەی تۆ جافیە یا هەورامیە وازام تێکەڵە وەڵا تێکەڵە تێکەڵە کوڵۆباڵ و ئەوانە هەورامیە وەکو مشکی و قاتەکەی جافیە باشە وتە چەند ساڵە خەریکی بڵێن ئەسپ و ئەسبداریت 20 ساڵە بەڵێ باشە تۆ پێم بڵێ ئەی بەرهەمی ئەم ئەسپانە بۆ تۆ چین وڵای ئەمە ڕۆژانە مەسەرەن ڕایەنان بە ئەسپەکەین مەسەرن تۆ ئەسپێک و هەیە مەجال و نییە سواری پێ بکەی یا ناتوانین ڕایەنانی پێ بکەی سەرەتای ئەمە ڕایەنین تعلیمی ئەدەین مانگێک دوو مانگ دوای ئەوە کە تعلیمەکەی تەواو بۆ ئەیدەین و بە خاوەنەکەی باشە کە وەختێ لە خانە ڕایەگری ینی تەعاملکردنی ناوخان و ئەوانە چوزانم ئەسب لەقەی هەیە و گازیشی هەیە وابزانم تۆ بابزانم تا چەند هۆشیاری یاخود بەرەکەوتووە لەقە و گاز وەڵای فەندێکی کوردی هەڵێ سوارتانەک لێ نابێ بە سوار ئەسپیش ئەرە وەڵا لەقەی لیا و مەسەرەن کەوتووم ئاگاو لە خۆم نەبێ جاری وای ئاگام لە خۆم نییە لە پشتوە گازی لێگرتووم وازانم بە تایبەتی کاتێک کە ئالیشیە تێ کە جۆخوا ئەو کاتانە زۆر هێنە خەتەرە بچیت بەلایە کاتانە تۆزێ حساسە جارێ مەسەرەن یەکێک نەناسیە ئەسپەکە سەرەتا مەسەرەن کەسێک بڕاتە لای زیاتر ئەسب لە شوێنی خۆیان مەسەرەن کەسێک ئەچێتە ژوورە وەکو دیفاعێک لە شوێنەکەی خۆی ئەکات من کە خۆم وتم ئەسپی کوردی تۆزێک چەموشیشی هەیە نیەتی ینی چۆن چەموش بەبەسمەوەیە چۆن ئەڵێ جاری وایە هەوا ڕێگە نادا زۆر گە خاوەنی نەبی زۆر لی نزیک بیتەوە ینی تەعاملی لەگەڵ تۆزێ مەسەرەن ئەسپی کوردی تۆزێ ڕقە بینیتیایە بەڵێ تا چەند ئاسوودەی تۆ بەوەی کە ئەم خەریکی کاری ئەسپ و ئەسبداریت بەڵام من تر هیوایەتمە کە ڕۆژانەیەم بۆ لام ئەسپانەی تر یعنی زۆر ئاسوودەم بە تایبەتی گوندی ئیمامی زامن شوێنێکی گەشتیاریە ینی سروشتێکی زۆر جوانی هەیە لە ڕووی دەرو دەشتەوە گوێ بەحرە یعنی کە مەسەرەن سوارە بیەچی بۆ ئەو دەشتە بۆ سوار چاکی بۆ ڕمبازی ینی تر جەوێکی تر و هەیە ئای لەمە خۆشتر هەر نییە لە دنیا کاگی حەوە وازانم جافن وانە بەڵێ باشە جاف بۆ خۆیان تەعاملێکی تایبەتیان هەیە لەگەڵ سواری و لەگەڵ ڕمبازێن و یعنی شێوەیەکی تایبەت بخۆیان هەیە بەڵێ جاف یعنی هەر ئەسب سوار بوون سوارچاکیان زۆر بوو اینجا لەگەڵ ئەوەیشا شێوە تعلیمی تایبەتی خۆی هەیە عەشیرەتی جاف یعنی ئەگەر ئێستا پرسیار بکەین بڵێن ئەو خسڵەتانەی کە جافی پێ ناسرێتەوە لە ئەسب سواری و ئەوانەیە چین وەڵا ڕمبازیە سوارچاکیە مەسەلەن ئێمە پیاڵێن مەیان لە شوێنێکە مەسەلەن 20 سوار 30 سوار کووە بنۆ لەو شوێنە مەسەلەن مەیانی بۆ ئەنێنەوە ئەسب سواری ئەەکەن یا لە قەدیمە مەسەلەن ئەگەر 20 سوار 30 سوار بوونایە ئەبوون بە دوو دەستەوە دەستەیەکیان لەم سەر دەستەیەکیان لەو سەر لەم سەر یەکێک سوارێک ئەچێتە ئەو سەر لەو سەر سوارێک ئەهێنێتەوە لەگەڵ خۆیان ئەمە عنی خەسڵەتی تایبەتی ڕمبازی جافە جاریان کە ئەوەی کە تۆ ئەتفەرموو یەکێک ئەو سەری مەدان وەکێکی لەم سەر کە ئەڕۆژ نەگەشت نە ئاستی یەک جاری وا بوو یا تۆقییان نەکرد یا شتێکیان یا شتیانە گۆڕیەوە یان ئەگرد یا لە قەدیمە مەسەلەن بڕنەویان ئەتەقاند ئەوانە بووە
کاگە حات جەنابە هەر بۆ خۆت خەڵکی ئیمامی زامنی باڵێ خەڵکی ئێران خەڵکی مامی زامنم تۆ هەر بۆ تعلیمی ئەسپ و بەخێوکردنی ئەسب دێتەوە ئێرە یا ماڵش لێرە وڵی ماڵمان لێرە بوو بەهۆی نەبوونی قوتابخانەوە لە گوندەکە ڕۆشتین بۆ هەڵەبجە بەڵام من ڕۆژانە بەیانی دیەم بۆ گوندەکەی خۆم حتا ئێوارە لێرە خەریکی ئەسپ و ئەسب سواریم و خەریکی ڕاهێنان بە ئەسپەکە ئەی خەڵکی ئێمە ئێستا خەریکە وردە وردە حەز لەو ژیانە کلاسیک و ڕابردووە بکە حەز بکە فێری سواری ئەسپ و ئەوانە بێ خەڵک دێ بۆ ئێرە جەنابەت ئەسپی بیتێ و ئەسب سواری ئەوانە بکە وەڵایی ئەسپەکانی ئێمە تایبەتن مەسەەن هی کەسێکن تایبەت نیانی وەکو ئەسپانە نین مەسەن هەر کەس بیە و سواریان پێ بکە ئەوانە ئێمە بە نیازین لە داهاتوە ئینشاءڵڵا شتێکی لەو شێوە بکەینەوە کە لە داهاتووە مەسەن فێرخواز وەربگرین خەڵک فێری ئەسب سواری بکەین فێری تعلیماتەکانی بکەین چۆن مەسەن بتوانێت تعامل لەگەڵ ئەسپا بکە یاخود فێری ئەسب سواری بێت هەڵسوکەوت لەگەڵ ئەسپا بکە کەواتە ئێوە شوێنەکەتان بۆ ئەسپ و بەخێوکردنی ئەسپ و بۆ ڕمازینی ئەسپ و ئەوانە گونجاوە زۆر شوێنەکەی ئێمە لەبارە بۆ بەخێوکردنی ئەسب بۆ مەسەەن ڕمبازی بۆ سوارچاکی تا ئێستا لە گوندەکە ئێمە 3-4 فزیڤاڵی زەخم کراوەتەوە سەبارەت بە ئەسب بە ئاخر پرسیارم ئەوە بێت تۆ ئێستا جەنابەت جلی کوردی لەبەرایە ئەسپەکەشت ئەسپێکی ڕەسەنی کوردیە با بزانم زین و قەڵتاغەکەی چییە وەڵی زینەکەی زینێکی مەسەەن کوردی نییە زینی کوردی بە کەم ماوە بەس ئاو زەنگەکانی کوردیە لە غاوەکەیشی هەر کوردی نییە شتە کوردیەکان تۆزیە کەم بوونە تۆ ئەنی خەڵک بەکاریان نایێنی Dolayısıyla çekim. Kuruyor. لەم دەشتە داوانن ناڵیش نەبێ زۆر کێشەی نەرمە خۆشەویستان ئەمە ئێستا من سواری بووم ئەمە ئەسپی ڕەسەنی کوردیە ئەسپی ڕەسەنی کوردی کۆمەڵە خاصێتی تایبەتی هەیە کە بینی ئەسپێکی گورجگۆڵە ملی کورتە هینیش ینی ئەسپێکی شێوە چەموش و ئەوانەیە ینی ئەگەر ڕام نەکرێ ڕەنگەم ینی ئاسان نەبێ تەعاملکردن لەگەڵیا ئەمە هەر ئەمە سپە بوو کە ئێستا کاگەحیا هینێکی پێکرد ماوەیەک ڕمازێنی پێکرد ڕاستی بەس ڕاستەکەی من ناوێرم نەک هەر لەبەرەوەی کە هێنا ینی ئەگەر بێت و غاری پێ بکەم یەک هەفتە تەشەنوجی لێشم خاو نابێتەوە کەیسان باڵێ چۆنی باشمەوە باشی ناترسی لە سواری ئەسب نەخێر ینی ئێستا باوکت ئەسپەکەی گرتووە ئەگەر بەری با ناترسیت نەخێر ئاخر بەری با ئەڕووە غارەکە قەینە باشە ئەگەر غار بکات چۆنی گریتەوە ئەوە ڕێک ئاواهی تن یەکەم تونی ئەگرێتەوە نابێ زۆر بکەیت تونی بکەی ئاها
تۆزێ تنیەکەی تو ئیتراسی باشە تۆ زوو سواری ئەسپەبی نەخێر بۆ باوکم ئێمە زوو لێ بۆ ئێرە ئەگەر بێت هەموو جارە سوارە بیت ئەگەر باوکم بێڵە یارەوەڵە باوکە دەترسێ بەر باتەوە ئەسپەکە چونکە ئەسپەکان تۆزێ سرکن وەڵا نادام کەواتە تۆ وردە وردە خۆ فێرکە باشە باش ئەی شتێکمان بۆڵێ باڵێ چیمان بۆڵێ بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك ومن آخرة هم يوقنون خۆشەویستان جاران دیوار بەم خشتاکرا بە خشتی قڕ خشتەکە شتێکی زۆر بەسیت بوو خۆڵان کۆ کردەوە و ئان بێژایەوە و لەگەڵ کای ئان شێلا و خۆشیانە کرد و دوایی خشتیانە بڕی جام ئیشە زۆر جار بە هەرەوەزیژەکرا واتە خەڵک هاوکاری یەکتریە کرد بە چەند کەسێک خشتیانە بڕی و لەبەر خۆردانە ناتاوشکە بۆ دوای ئەم دیواران پێ دروستە کرد لە لادەیە دیواری خشتە بوو ئەم جۆرە دیوارە هەم بۆ هاوینان گەرما خۆر زۆر کاریگەری لەسەر دروست ناکە هەم سەرماژ ناتوانێت بیبڕێەوە تا ئەم دیواودی و هینکاوکو بلۆک نییە بلۆکە هەوا ساردی کرێک سەر ساردەکە گوازێتەوە بۆ ئەو دی و لەبەرەوە بۆیە ئەڵێن وەختی خۆی خانووی دار و قڕ ئیسراحەتی خۆش بووە فعلەن ئیسراحەتی خۆش بووە بۆ لەبەرەوەی کە وەکو وتم بە قڕ دروستیان کردو بە خشتی قڕ ئەگەر سێری کە نێستا ئەو خشتە قوڕە خۆ ئەزانێ لە کێوە ئەم خانووە بێ سەقف ماوە سەقفەکان هەڵۆشانەوە داروشتەکانیان بردووە بەس هێشتا هەر خۆی گرتووە و هێشتا وەکو دەبینن لاشیپانەکە بە پێوە ماوە. خۆشەویستان لە کوردەواریە ئەم جۆرە شوێنانە شوێنی خوێنی حیوانە کۆمەڵە بەردی تەخت ئەدۆستنەوە بەردەکان ڕاخن بۆیان تەختەکەن و ئیتر خوێیەکە خەنە سەر بەردەکان و ئەمانیش خوێیەکە لێسنەوە ئەیخۆن ئێستا ئەمە خوێڵانە واتە شوێنێکە کە حیوانی تیا خوێدرێ جام شوێنە لای ئەوان زۆر شوێنێکی گرنگە لای حیوانەکان لای ئەم مەڕانە ئەچنە هەر شوێنێک بۆ ئەم لایەنەوە ئێستا ئەمە پێشتر خوێدراون لێرە بەڵام باران باریوە و خوێەکەی شۆردۆتەوە ئەو پیریاتوە خاڵە برای خاڵەوە پیری ماوە جا پاڵی داوە پاڵێ ئانازگ برای خاڵە فەقیری ماوە جاریا لە بەرزێ ئازیز بیکەین وە بیاسە
جا شمامة بقرينا خالو براي عزيز بودا سيدوز خرماني خمم خالو خوا وكالبا جاشن قرشن يقاضي عينا خوادوشن ولا جاب في وماسي عزيز بجيت ابني جاب وراوجي خالوجي عزيز قرم أوابار نازور خواكجو كورنجي جاد لقي عالم شاذي خالوجي خواد لقي من غامكي جارك لو راني عزيز بابا قطار جاسر مريي بقريد خالوجي ويخواوش ذلار مش بخوشيتان يوادار مدلتان بيت دەست داوای لێ بدەکەم بمێنێ ئینشاءڵڵا مامەسا هەناسم نایکە زیاتر لە خزمەتانە بم کاکەکەم ئەمە دڵەکەی خەڵک شاد و دڵەکەی من خەمبار ئیشەڵات دڵەکە خەمبار نابێ وڵی تر خۆ ڕەحمکە ئەمە نەزم نازان باسی پیری و ئەوانە بوو ئەبزاردا بە پیری دەسی پێ ئەڵێ پیری و هزار عیب بەس کە پیر بووی ئەڵێ قەدری پی گەنجی نازانی تا پیر نەبی قەدری لاشە ساقی نازانی تا نەخۆش نەکەوی کە لێو قەومە ئەو کاتە زانی گەنجی و لاشە ساقی چەند خۆش ڕاست کاکەکرم تۆ پێشەوەی ئێرە دوێران ببێ لە سەردەمی باسا پێشەوەی هەڵەبجا تووشی ئەو کارە ساتە ببێ بابزانم جەنابەت لێرە بە گەنجی و بە مێرمەنداڵی ژیاوی لێرە بەڵێ باشە تۆ پێم بڵێ ژیانی ئەو کاتە چۆن بوو ینی تۆ شتوەکو شتێک بۆ مام جێڕەوە لە خان و بەرەوە ئێستا مەسەرە بۆن من هەچی دیوارە بلۆکە سەقفی هەوەی کۆنکرێتە لە خان و بەرەوە ژیانی خەڵک لەم دەشت و دەرو هێنە چۆن خەڵک ئەگوزەرا لێرە بەڵێ مامەسا و کاتەی قوڕیانەگرتەوە بەڵە قوڕ و بە بەرد زۆربەی زۆری هەر بە قوڕیش بوو بە مور پیانە و بە مور ئەوەی خشت و ئەوشتان خشت نەبوو هەڵبێن دوایەکە بوو بە خشت خەڵفکری کردو خشت بڕێکی دروست کرد و ئاسان کار بوو بڵێن بۆ خان و خشتەکە ئەم دوای فکری ئەویان کردوێتە کردیان بە خشت خشتەکە ئاسانتر بوو بەسەوەڵی بە قوڕ بوو هەر چین ڕۆژێ دەخ چینێکە لێ دەسێ ڕۆژ چینی دوایمیان لێدا لەبەرە وشک بێتەوە نەکەوێت کاکەکرم ئێرە هەم دەشتایی شارە زورە هەم ئەم بناری ئەم چیانش دەست پێکا لێرەوەی ینی ئەمە پێ کۆتایی شارە زور کۆتایی شارە زور باشە ئەی خەڵک لێرە ژیانیان بەسەر بە چیەوە بەڕێوە چوو چیان نەکرد لێرە جگە لە دەخلودان ئیشی تر چی بوو ڕاوماسی هەبوو بڵێن لەیرا لەسەر دەریاچەکەنی بەڵێ بەڵێ وەکو مەسروفاتی ڕۆژانە لەسەر بەحرەکە بوو ڕاوماسی بوو ئەو کاتەی تر خەڵکیش زەراعاتیە کرد بڵێن ئەم کاکەریم بە ڕەحمەت بێ ئالویا سەدێکی کرد مەکینەی تێ کرد لەو دەشتە کرا بە زەراعات بەڵێ یعنی ئەم دوایە لە 5 بوو ئەلەو کاتا بوو فکری ئەویان کردو بەڕاستی مەکینیان بەکارێناوەڵی هەر وشکەدان بوو کاکەکرم ئێستا ئیمامی زامن بەڕسمی وەزم 2 ماڵی لێە
باشە وەختی خۆی ئەوەدانیتان چۆن بوو؟ وڵی ئاوادانیمان باش بوو بڵین تاوەکو ئەمماوە بڵێن تەلەبە پێگەشت تەلەبە پێگەشت گەشتە سانەوی مەکتتەبی سانەوی تیانێ بەڕاستی تە گشتی خوانای بڕێ تەلەبەی پێگەشت و ئەم سەرسری بۆ نەیەکرا بەڕاستی باران کرە شارەوە هەرێک بۆ هەڵەبجە بۆ هەڵەبجەی تازە و تر ئا بۆم شوێنان بۆ سلێمانی هەرێکی بۆ شوێنێک بەڕاستی و پێی تەلەبەکان ڕاستە کاگەکرم ئێرە شوێنێکی هەڵکەوتەکەی وایە وەکوتم لێرەوە دەریاچەکە ئاوا تەنگەبەری چۆن ئەڵی تەنگەبەرە بێ ینی شوێنێکی تەنگەبەرە تقریبان هاتو چۆ لەوانەیە وەختی خۆش کرابێ بابزانم مۆزۆی پێشمەرگە لەم بەر بۆ ئەو بەر ئەو بەری بەسەرەن دەچێتەوە بەر و دەربەنی خان و لەم بەرەوبەری هەڵەبجە ئەوانە ئێرە بۆ مۆزۆی پێشمەرگەوانە چۆن بە من باسی بەر لە ڕاپەڕی بەر لە هەشتاکانە پێشەوەی کە هەڵەبجی شی دوای لە ئەوە بڵین لە ساڵی بزەبێت ئەو بەڵامسا کاتێک کە بڵین پێشمەرگا چێکرد تاوان بەلەم بوو ئەو کاتە ماتۆڕش نەبوو هەشتاکان زیاتر ماتۆڕم بە ساڵ وشتووە هەر بە سەڵ بوو مامەسا بووە لێرە بوردای بۆ تەپی کەرەم ئەو ناوە لێرا بوردای بۆ جەرداسنە و کانی بەرهین چی ناوە نەسەجار بوو شوێنانە ئەبێ بوو گەوسێت ساچەنی شەو یەکی شەو دوی شەو هەر کاتێ باتە سەریانە هاتن تەقایاندا لە دەرگا و ئەوە بوو ڕۆشتای لەگەڵیان هەرەوەڵە کەچی لەم دوایە بەڕاستی وەفایان نەبوو ئەو هەموو پێشمەرگرد لەم لادەیە ژیا کەسێک نهاتەوە سەردانێک بکات یا بڵێ دەستخۆشیەک بکات زۆر جار سەری جادەکە کەتان ئەو جادەیە ئێستا بێ ئەوە بێ ئێرە جگەلەوەی کە دێکی قەرەباڵغ ئەوانەیە شوێنێکی گەشت و گوزاریشە ینی ئەو جادەیە ئێوە نییە ئینسان بەڕاستی وڵای مامسا جاتەکەش زۆری نییە زۆر ناوە بڵێ شتێکی زۆر نییە بڵێ دوکەمەڕێکیش هەر باش بوو بە شوێنێکی گەشت و گوزاری سا و جادە بکرێتەوە چێم شوێنە خەرەباڵختر بێت بەوەی خەڵکەوە سەردانەکە خەڵگیەتە دەرەوە بەڕاستی جادەکەی ناخۆشە کاکەکەم با بزانم لەگەڵ ئەو دیانێ ئەو بەر بەبەسم ئەو بەر سیروانە وەختی خۆی قدیم ژن و ژنخوازی ئەوانەتان هەبوو چۆنەتان کرد وڵایی بەڕاستی بە وڵاخ بوویتر ئەو کاتە وڵاخ هەبوو باشە بەس چۆن لە ئاوەکە پەڕینەوە ئەو کاتە بە بەلەم بوو ئیسا بۆ بێسەڵمێن بڵێن بە بەلەمە پەڕانەوە کاڵێکێکمان هەبوو بڵێن بە بەرمیل دروستیان کە حەمەسایی بە ڕەحمەت بێت دروستی کردبوو بە بەرمیل دەوری 12 بەرمیل ئەیتر بڵێن 50 دەفەرش و تێک لە بای خاڵی نیا و نێنیش هەرەوانە بەشری تەبعەنەم سەر بەشری دەڕۆیشتی حەڵێکی گەورە کاکەکرم وەختی خۆی با بزانین پیا و چاک و خەڵکی خاسە پیا و خەڵکی ئەهلی سوڵح و قسە ڕۆیشت و ئەوانە لەم دیا بوو بەڵێ مامەسایسا بووە نمونە ئێمە کاکەریم لێدا بوو سی ڕووی پدا دەدامێتەوە مەقسەد بۆ سوڵح هێشتێک یعنی دڵ ناو دڵی بشکێنی تەمان ئەو کاتێک کە جەماعەتی پیاوی و وەکو جەنابتانەوەی کۆیە کردو ئیتر بڕۆشتای بوار سوڵحێک دەستیان نێنیا بەڕووی چونکە کاتش ڕێزمە یەوەکو ئیسانەوە حیا و حرمەتە بوو ئیسا بوو نمونە سیرەکەی مناڵی ڕێز و لێ ناگرێ من پیاوێکی پیرمان بینە هەر نەمانێت لە نزیکە و منتیقەیش بووینەوە ساگە ڕێزمە مناڵەکە ڕێز لە باوکی ناگری ئێمە ڕێزمە لەو هەموو پیاوە پیرە گرت بە ڕەحمەت من زۆریان دەیرانە وەڵان ئەمری خۆیان کردووە تۆ باسی هێشتێکی تریشت کرد باسی کەروبارە کرد با بزانین تەمانەوە ئەم شوێنێ ئێوە لە ڕووی بەئاوا بڵێن باخ و باخداری ئەوانە باخ و باخداری لێ نییە وەختی خۆی با بزانین چۆن میوە میوەجات و شتان چۆن بۆ هات بۆ ئێرە وڵامامسا لە شارەمانێنە لە شارەت ئەی کەروبار هەورام لەو هەورامان وانەوە ناهاتن بیهێن لێرە بیگۆڕنەوە بەگوێز و تریان هاوەری گوێزیانە هێنا ینی منەوە بیرم بێ پیاوێک هاتە لێرە گوێزی هێنا بە گەرم و شتەی برد ئەمان گۆڕاوە بڵێن بە گوێز لەسەر بەحرین لە بەحر و ئەتوانی مەسەن هاوسنووری ئێرانین ئەم دێ ئێمە کاتی خۆی مەسەرەن شوێنێکی وەکو بازرگانی وابووە لێراوە بارە برنج و بارە چای و ئەنواع میوەجات براوە بۆ ئێران لێراوە ڕۆیشتۆ لە منتیقەی شەمێرانەوە چۆتە پشتی هەڵەبجە لە منتیقەی نەورۆلیۆ بۆ ئەو منتیقانە لەوەی تر ئاڵوگۆڕی مەسەرەن بازرگانی کراوە لێراوە بارکراوە بەم ئاراستەیەوە لێراوە بە لە ماتۆڕ ئەتوانی بڕۆی حتا چیتە حدودی ئێران حدودی پاوە جوان ڕۆ ئەرەوەڵان نزیکە لێراوە
يعني ئەوەش وەختی خۆی وەختی خۆی بەڵێ ئەوەی ئەو بەهینە بووە و جم و جوڵی بازرگانە لەم دیا بووە زۆر خەرەباڵق بووە ئەم دیکاتی خۆی باوە بڵێم شتی ئێرانی ئەهات لێرە بپەڕێتەوە ئیتر لە دەربەنی خان و ئەوانەوە بڕوا بۆ لای سلێمانی و بڕوا بۆ لای کەلار و ئەوە هات و چوە کراوە لێراوە ئەرەوەڵا لێراوە بار کراوە بەلەو ماتۆر ڕۆیشتۆتە حدودی ئێران لێەوە شتێنراوە بۆ منتیقەی هەڵەبجە بۆ شوێنەکان زۆر باش مەسە لێو نانبرنجی و بنیێشت و ئەم ئەشتانیان هێنا ئیتر لێرە شۆشتی عێراقییانە برپان کەوشتی وا بوو بڵێن ئەیان بردە دڕۆڵە لە دڕۆڵەوە ئیتر بڵێن شوێنێکی گەشتیاری بێ وڵاخە چوو یا بەلەم ماتۆر بڵ تەمان بە 2 ساعت و نیوە ڕۆیشتی دەوێت کاک تاریخ بابزانم تۆ لێرە لەدایک بووی بەڵێ باشە پێش هەشتا هیچت بەبیر دێ لێرە من ساڵی هێشتا حەوت لەدایک بوو ینی ڕەنگە تۆ هێشتا یەک ساڵان بوو بیکەێرەتان بەجێ بەڵێ بەڵێ کاک تاریخ بۆ بە ئێراڵن ئیمامی زامن ئیمامی زامن شخصێکە لێرەیە ئیتر مەرقەوێکە و بەڵێ پیاوچاکێکەوە ئاڵێن پیاوچاکێکە و ئیتر بەڵێ بابزانم تۆ ئێستا ڕۆژانە دێوە بۆ ئێرە ماڵت لێرەیە لە شاری لەکوێیت وەڵایی ماڵم لێرە نییە ماڵم لە شارە و ئیتر خانوشتمانەیە لێرە و سەردانەکەین هەفتانە دووسێ ڕۆژێکی 2 ڕۆژ 3 ڕۆژ سەردانەکەین و بێتاقەتی کە دێنەوە بۆ ئێرە ئەگەر هەر بێتاقەتیش بێ چیەکە مەچۆ مەشغوڵ وەڵی هەر چوزانم وڵا هەر بێتاقەتی بەم ناوەیە و ئەچینوتەوە ئەزانی چی لە نییە تۆ ماڵ و لێرە نییە ماڵ و لێرە نەبێت تۆ مسەیتەرنی بەسەر هیچ شتێکە بەس ئێستا بۆن منە لە دەریاچەی دوکان مە بەسم سیروانتان لێ نزیکە هەیە هەر بەخۆی بەلە ماتۆڕی هەیە هەر بەخۆی دێ مەسەرەن ڕاویش نەکە ڕاوماسیش نەبێ هەر حەزەکەوە بەلە ماتۆڕی چێ بێ بابزانم ئێوە بەلە ماتۆرتان نییە بەڵێ بەلە ماتۆڕمانەیە بڵێ باشە ئەی بابزانم تا چەند خەڵک سوود لە ئاوەکە ئەبینێ وەڵی ئاوەکە وەکو سوود خەڵیە بۆ ڕاوماسیوانە بۆیرە و ئیتر وەکو مەسلەی سوود بۆ مەسلەی ئاژەڵداریە بۆ مەسلەی زەراعەتە بۆ مەسلەی سادە هاوینان ئەم پشتە هەموو یەکرێ بە شووتی لێرەوە ئاوی بۆ هەڵەدن ئەچێ بۆ ئەوێ و بۆ شێوەی تۆ پێم لە خەڵکی دیەکە تااقەتی ئیشکردنیان هەیە لێرە بەڵێ بەڵێ تااقەتیان هەیە بەس ئەزانی چی بۆ جادەی هەیە من بەبەست یەکشت نییە ئەزانی چی ئێستا وشکەدان یا دەغڵودان ڕەنگە ئیشێکی زۆر قورس نەبێ ماشینێ و ئەیچێڵە و دوایش دەڕاستەی دوورێتەوە بەس ئیژی ترەڵە خەڵکەکە چۆن دڵی بە ئێرە خۆشە وەڵی هەمومان دڵمان پێ خۆشە و شوێنی لەدایک بوونمان و شوێنی باوباپیرمانە و باشە ئەگەر گەنجێک لێرە لەم گوندایە بێ بەکو جەنابەت ئەبێ بە چیەوە سەرخاڵ بێ وەڵی یا حیوانداری یا ڕاوماسیە یا زەراعەتە بەو شێوەیە باشە ئێوە ئەم ئاستەی ئێوە دەریاچەکە بەس خۆتان سوودی لێبینیان خەڵکی تریش خەڵکی کەی سوودی لێبینی مەناعەتان نیە خەڵکیش بێ نا زۆر ئاسایی ناوەڵ زۆر ئاسایی باشە بابزانین بۆ ماسی شت چۆنە ئێرە ینی ماسی هەیە باشە وەڵی پێشتر باش بوو بەس ئیسا زۆر خراپە ئسا ماسی نییە سا جاران بۆ منە هەر تۆ ڕێک و داخست لەم گوێ چەمە لەم گوێ بە حراعنی ئەو پەڕی ماسیەگر بەسی سادە کابرا تۆڕێکی زۆر داخە هەر ماسی ناگرێ قولا بەڕاوەکە عنی ئەو ئیسفادەی نەماوە گوجاران کاک تاریخ ئێستا من ئەبینم ینی ئەو وەختی خۆی هاتوتە خوار ماڵەکانەوە ینی ئەو دەشتی داگرتو ئێستاوە هەمووی وشک دیارە بابزانم ساڵێک کە ئاو زۆر بێ تا کوێ دێ وەڵایەتەم بەردەمەوە ئیتر احتیادی لەم شوێنی خۆمانەوە بەردەڵی هەر بەهارانی ژوایە بارانێتم بەردەمەوە ئیتر وردەوردە ئاوی سابەر و زیاد بوو نەچێت لەوە چێت تا مانگی سێوانە ئاو تاوا ئەم منتیقە بگری ئەی باشە هاوین ئێرە ئەمێنێ ئەم ناوامێنێ ینی ئەو ئەمێنێتوە تقریبا نیتر لە پاییز وردەوردە بەرەو خوارە چێ پاییز وردەوردە بەرەو کەمبوونەوە چێ لە بەرەو ئاوەکە بەرەدەنەوە بە جنوبی عێراقیتر ئاوەکە وردەوردە بەرەو کەمبوونەوەچی کاک تاریخ ئەو دراوسێدەیەکانتان کوێ بە حەزەکەم ناوەکانیان بزانم ئەمە خوڵامیە دووسێ خوڵامی لێیە گورگەچایە لەو بەری ئاومان و بێسەڵمێنە لەسەرمانۆ پریسە بەڵێ ئەی ئاوە بۆ ئەولا بۆرە قوڵایی شارە قوڵایی شارە زور لەوێ هەر هینە قۆرتاسە مەنتیقی قۆرتاس و کانی شێخ و ئاوایە ئەرێ کەی تەپێک دیارە گردێکی بەرز ئەوە کوێ پیاڵ ئەوە شوێنێکی شوێنەواریەوە پیاڵێ قۆرتاس بەڵێ باشە تۆ پێم بڵێ ئەم دەیە ئەگەر چارەنووسی ئاوە بڕوە چۆڵە بەیە ینی ئەمەلی وێ ئینشاڵە ئاوادان بکرێتەوە وەڵی تا ئێستا بەرەو چۆڵبوونەچی بەڵێ کێشی جادە و مەکتەبمانەیە ئێمە
جادەکەمان جارێ بە تایبەتی هەر زۆ خراپە. باش ئەگەر ئێرە شوێنێکی گەشتیاریە بەڕاستی ئەمە چەند لادێکی بەسەروی ئەمە پێم وایە 8 لادی بەسەروی ئەم جادە شوێنێکی گەشتیاریشە بەڵام جادەکەمان ئەوەی کە خۆتان بینیوتانە بەڕاستی هەر زۆر بێکەڵکە حەزەکەن ئەو تۆ زەقیرەش لابن بیکەن بە گڵ و تەواو ئیتر نەجات ما بێ لە تۆ زەقیرش لە بەرەوەە ئەم بەرەوبەرەکەی بەڕاستی بێتاقە دەبی بێزارە بی تاگەی تێرە وڵای ئێمەش لێرەوە ڕووکەینە پارێزگاری باوەڵێن پارێزگاری هەڵەبجا شارەوانی هەڵەبجا کە بەڕاستی ینی جادەکە ینی بخۆی ئەوە زۆر نییە ئەوە چەند کیلۆمەترێکە ئەجا ئەم شوێنە بەڕاستی خەڵکیێت ینی فەرموویمە لە سلێمانی و ڕوومان کردوتە ئێرە بدڵنیام خەڵک لە شوێنەکانی تریشەوە دێ یعنی بەڕاستی ئەوە نییە ئەو جادەی ئاوا بهێڵرێتەوە هیوادارم ینی بە زووترین کات لانی کەم ئەوەندە جادەیە چاکەن هەم بۆ خەڵکی گوندەکانی ئەم دەڤەرە ینی ئەم ناوە ئەم دەشتی شارە زورە سوودی لێ وەرگرن هەر خەڵکیش کە دێ ینی دڵی بە شوێنەکە خۆشە هاتوچۆی زۆرترەکەن بۆ ئێرە ڕەنگە خەڵکەکە ئیسفادە بکە ئەگەر جادەکەمان باش بێ ئەم لادیانە هەمووی ئاوادانە بێت و کابرا سیارەیەکە گرێ بۆ تەلەبەکەی ڕۆژانە هاتوچووەکە بەڵام کە جادەکەمان وایە بە هەر سیارەکەڵی جارێ دوو جار سێ جاریەتی تر دوایە ئاڵێ بەخوابرا نایم ئەوەیە مەسەلەکە هەنا ئێمە جادەکەیشمان باش بێگەر کێشەی تەلەبەی سانەوی ئەوانە کابرا پاس بەچکە کۆستەرێکی پێوەگرێ چێ بۆ ئاڵەبجە چێ بۆ سیروان ئەوەیە مەسەلەکە وڵی وە تەسەور ناکەم کە تەکلیفەکە زۆر قورس بێ ینی تەکلیفێکی زۆر ئاسانە بەڕاستی ئەو جادەیە من دڵنیام لەوەی کە بەرپرسانیش لێرەوە هاتوون قابل لە سەردانی ئێران نەکرد بێ ناتبن بۆ ئێرە تاوەچای خۆتان شوێنەکەی دیارایی بینن ناوە شوێنی پردەکەی پردی توە خودی مامی زامن بۆ نمونە دوو جارێ ڕێ کۆمپانیا شتیان هاورد لەوێ ئالاساز ئەو پردە بکەن بەردی بناغی دانیان ئەمە دوو جارێ ڕێک شتەکانیان بردو فەشەلیان پێ ئاورد ئەم پردە مەسەران پارێزگای هەڵەبجێ بەسێتەوە بە گەرمیانەوە بە سلێمانیوە بە زەڕایەنەوە بە هەموو شوێنێکۆ ینی هەڵەبجە تەواو داخراوە لە هەموو ڕوویەکوە هیچ ئیهتیمامی پێ ناتری ئەوە بچووکترین شتە پردێکە کیلۆمەترێ ناوێ حکوومەت ناتوانێ بیکە بیدەنوە خێرخوازیە ئیکە کاکەکرم تۆ شتێکت مابوو لە خزمەتا بم بە ڕێزی وەکو غەزمکردنی گەنم ئسا ئەم شوێنەیە متیانەمە چاڵەگەنم بەڵێ ئیساکی خەڵ گەنمە با لە ئەمارا لەگەر بەس ئێمە ئەو کاتە لە چاڵە هەڵمانەکرد تۆ پێم لە سەرەکەیتان چۆن قوڕەدا بۆی تەڕنەبێت ناوەکەی هین بوو بەلک ئەو بەلەکە ئەومان خستە ناوی گەنمەکەمان تێکرد دوایەکە بە قڕ سەرمانەگرت قەنعات کە ساڵی ئایندە هەڵگرت تا ڕێگە بوو ئیمڕۆ هەڵگرت یەک قەتراویش تێ نەیەچوو بەس بڵێ سەرەکان زووسان ئەمان کوتاوە ئەرەوەڵاوە غەزمکردنی گەنم بەس باشە ئەوە گەنم ئەی تۆ پێم لە کاتان چۆن هەڵەگرت کا قەبەیە کا لە خانومان بۆ کردووە بەڵێ لە خانووە بوو ئیتر بەڕاستی کونەواجگەیەک پێمانەوە کونەواجگەمان تێ کرد و بە عەرەبانە مەکینە لە کونەواجگەمان کرد خوارم بەس کاکەم ناڕەحات و بەڕاستی شێلانەکەی ناڕەحات و لە پێم لە کاکەکرم تۆ جێرە و کردو جێرە جەنجەر نا مەبەسم نا بەس جێرە بە وڵات نەمکرد بەس بینیمە بەڕاستی ئەوەی کە تۆ بیرت بێت لە هەشتاکان ئێرە زیاتر ئەگەر کاتی هینەڵم کاتی با بڵێم خەرمان تۆ خەرمانت بە بیردێ خەرمان ئێوە بە جەنجە ڕوشتتان گریا بە جێری وڵاخ بە جەنجەڕەمان کرد لەم دوای لە هەشتاکان بە جەنجەڕەمە بیرم یە بڵێ ئەی باشە بۆ شەنکردن شەنکردنیشم کردووە بڵێ باشە لە دوای شەن شتێکی کە هەبوو نازانم کەوا گڵگیر بوو وازان بەس بۆ بەڵێ هەچی خۆڵی زبریتێ بۆ ئەیگرت تر لەم دوای بێژنگ ورتر بوو بێژنگ درۆست بوو پاکتریا کرد من کە ئەنگوت خەرمان سوور کرا خۆش بووە خەرمان سوور کرا دڵ و خۆش و دڵ خۆش کابرای بینە ماشەڵا جوانە و زۆرە منعادی نەبوو چەند تەنەکەیە بووە کابرای خێرخوازی ئەیدا خێرخۆینێک ئەیدا فەقیرە خێرخوازیە کرد ئەوی چەندێکە بی بیبە لەسەر خەرمانەکە بوو ماشەڵا کاگەکرم شتێکی باشم بیرهاتەوە ئەها کە دوای بەتەنەکان کردن جەواڵوشتەوە ئاگوت یەک هەر خوایە نازەم ئاوە تۆوەت بیرماوە وەڵام من نەمان کرد بەس ئەوە لەسەر خەرمانی هەمووی هینی هەبوو پاشگری هەبوو ئەو لەسەر خەرمانی مەرەزە کرا زیاتر لەسەر خەرمانی مەرەزە کرا ئەمە شوێنەکەمان وانە بوو بڵێ مەرەزی زۆری تیا بکرێت بەس بینیومە بەڕاستی ئەو شێوازم بینیوە دەی خی گەورە سەلامەتان کە ئینشاءڵڵا
دوعاکەین تەمە ناکەین لەخوای گەورەکە ئینشاءڵڵا گوندی ئیمامی زامن ئینشاءڵڵا ئاوادانتر بێ و خەڵکەکە ئینشاءڵڵا بێتەوە بۆ سەر ماڵ و حاڵی خۆی و ئێمەش جارشکە بینەوە ببینین گوندەکە زۆر ئاوادانە و جادەکەش چاکراوە ئینشاءڵڵا. جانان وارە خاڵاوەد و جاوزەوەر نەلاو مادارە زیل براکەم خوانە لە دەشت هەورە وەرە بڕم خوا باران پێوایە یاخوا لەبارێ ئەرێ نازاوەرە یارم لە ڕێیە داڵک نەدارەوم ئاز بەراکەوم خواشنە ڕامەکە چێبەگەم بۆ داڵکدارێ خواشنە ڕام بگەوت ئازیزەکەم یا جوابیاوەخەوەر ئازیز بەرەوەم یا دڵانیام کەم دەزە دوعای ئازیز براکەوەمی خۆشەویستانم لەم کەشەی کە وەکو هەوا ماشەڵڵا ساردە و کەشێکی زۆر زستانیە بەڵام وەختێک کە سەیری گچوجیا و دەخڵودانەکەی ماشەڵڵا بەهاریە بۆیە لێرەوە لە سەر ڕووباری سیروان و لە گوندی ئیمامی زامنەوە بەچێتانێڵم بۆ هیوای بەرنامەکەتان بەدڵ بوو بێ تاکو بە یەگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ.